طبعا نافا عيني زيادة وكو أكا باسكين يعني مثلا كبحشت جهنم أبانا يارينا عيني استيو لقوري مثل جايزتي أبا بحشت هيا وجهنم جي هيا وهري كل لقوري كارت خويت چاك هكا كربن يعني شي كارت خراب كربن في شواسي دي تعامل اللي بدنياش ده قلبيتا كرن اما وكو يزدي بهوري بدوباره بونا الروحية يعني كسك كأمر خودتك قدمات جهزي جارك دي ممكنة الروحي بك بتابر إنسانك دي بر رنجا بر آجلك دا أو روح جارك دي ممكنة بقرتها بدنياي وجسدي ودي كبتا بالآخدة وكاش آخي وجآف وجباو وجآكري لقوري مثل جايز يهات يدرس كرن و يك شوان تشدي هكا ما كويزي باوري بهم ما باوري بك هكا خدي تنهيك ما خوش جاي بجين خدي إيكا بشريكا بحوالا يا خدي ندش كاسي نكاسشتيا هروساني ما باوري بك هكا خير وشر حردو إشباه خدينا بس شي ما سبق قولها بالشيخ خدي خيرات دا شرا ورد قريني أفج يعني خيرك خيرا ما سندكش بس هكا شرك حتى بشاتا دوي شري ورد قريني و أو كسيكا بشتا بالرحمة خدي وقدما فقوه زيتن دي لغوري أوان كارينك كرين لا أو دماك دجيا أو خيرك كرين أو شاكي كرين أو خرابي كرين لقوري ويك چند دي تعامل دي قلبيتا كرين الباخر تعالى و كسك نزاني يعني طانها تشتكي غايبة هر آينك لقوري ميتولوجيك بحث شي دنياك هكا دنياك دي هاي بحث شي دكت ولا قوري آيني ازديشي بحث دي كرين رنجتو هجمالك الزهوية قناحة بكل درجة هي جيانا خدا لي رنجت خيرك كشكوك جدكريا أو خيرا لقوري ميزانية اوان خير وشر هكا تكرين او خيرك كشكوك دي قاسي اوان همو جناحي هكا تقريبا و خدي ديتا عفو بكتل وتبب بهاشتي وهرب صاني شي بالنسبة ما استيا ام جرينجي قالك ب ديكو بابا دن يكشوان تشتين هكا قالك مهمة هكا بيدفيا لسر هر مروبكي تاكو خوديجي رازي بي لازم قدر دايكو باب خود بقري و لي بوردا بي ابا هر تشتي دو برانسيبين قالك الرئيسين نافا عيني ازدي كسك دفيت قدر دايكو باب خود بقري و كسكي لي بوردا بي و اوي ديشي كهيا براستيجي يعني ما بحث كر يعني دنيا كدي كهيا ما بهري كهيا كدنيا هيا لي كخد تعالى او زاني كا كيدي بتشجع هنمي كي تشبهشتي دي الكيلي بوردبي دي كي عقوب ببدا افا ودس ياخذيه اصل خوشويستيه خواي گەورە خوایەکی میهرەبانە خوایەکی پڕ لە ڕەحمەتە لەبەر ئەوە لە ئاینی بەهایی ئێمە ئەڵێن کە ئەسڵ چاکەیە دەبی ئێمە ئیشێکی ئەیکەین لە بۆ خاترەوە دەیکەن کە نزیکتر بین بە خوای گەورە ڕوحمان نزیکتر ببێتەوە بەڵام وەکو بەشەر هەندێک جار پێویستمان بە دفعەیەکە کە سەوابەک هەبێت هەتە ئیشێکی باشکەین عقابك بيت حتى لا خرابيا كان دور بين بلام كدالين أصل محبته إما بيرو باور من أو دبي بيت بوشي وازا بيت كإما أو إيشا كديكين بما بس أو ديكين كهل خواي جورو مهربان روح ما نزيك تربيت لبن أوش حكا كيدكين نكبس لبو أوش دوانية وكو سوابك حساب بيت ناو كان جي أوازن وكو باور من بيك خوايا عندك مجتمع هذا الله خدا هو ئاهو ڕەمازدا بەناوەکانی جیاجیایان بەڵام ئێمە مەبەستمان هەر ئەو کەینونەنەیە کە خوای گەورە و میهرەبانە بە هەمان شێوازێک ئەگەر بڵێن جەنە بڵێن نار
ثواب عقاب هەموو یەک مانای هەیە. لایەنی بەهایی ئێمە وەکو مرۆڤ یان ئینسان کائینێکی ڕۆحانی و مادیە، ڕۆحمان هەیە جەسەدیشمان هەیە. ثەواب و عقاب هەندێک جار مانەکەی مادیە، بەڵام چونکە ئێمە باوەڕمان بە ئەسڵ ڕۆحە و ڕۆح بەردەوامە لە پێش ئەوەی بین بەم دنیاە. ئێمە لە زیگی دایکن لە ڕەحمین، لە ڕەحم ڕۆح تێدایە، بەڵام لەم دنیاە نییە، لەم دنیای مادی نییە. لەم دنیایش گەورە دەبین، دوای ئەوەی کە لەم دنیایش بڕۆین ڕۆحەکەمان بەردەوامە بێت. لەبەر ئەوە ثەواب و عقاب لە ئاینی بەهایی ماناکەی زیاتر ڕۆحانیە. ثەواب ئەوەیە کە ئێمە چاکە بکەین هەتا بە خوای گەورە و میهرەبان نزیکتر بین. عقابش ئەوەیە کە ڕۆحی ئینسان کە لە خوا دوور بێت لە ئازارە، ئەو عقابە. ئێمە باسی دووشت دەکەین، ڕۆح والجەسەد. ئینسان ئەڵێن لە دووشت پێکاتە لە ڕۆح و جەسەد، وەکو ئێستا ئەمە جەسەدین. جسد مسؤولة لخلاص الروح. أعمال الجسد هي المسؤولة عن خلاص الروح دائما. فكاركاني كيما باجاني وخوان بيلدستين كاري باش بي روح من شاد أبي هيك كامري خوي دكاتن ألين خوا روحي شاد بكات بباهشتي برين روحي شاد بكات نك جسدكي كواتا لاي إمام بابلين روح مهم ترى وقال روح لنا وجسد نميني أو جسدا يعني نما وجودي نما تواو قراوة أصلي خوي روح للاي خوا بخشتها بإنسان أقريته وشويني خوي أو أمانته أسيته وشويني خوي جسديش وكو كلالين من الطين لخور دروس كلا والعرض دروس كلا أقريته وأصلي خوي بتأكيد بلام وكو باسم كرت أمانة هردوي كان عكسي يكتينا ضد يكتينا يعني رزاري وعي أعمال جسد دجمندارية لقل روح يعني بابلين بوشيوية بلام أقر إنسان بكاري باش هالبستيو أوا حتما روحي شاد دبي وأتشتج أو شويني كخوا بوي داينا وأويش بابلين بهشتي برينا بتأكيد بوي بيويستي من لسر إما بير لمروفايتي بكينا وساكا لقر همو إنساني بكري با وكو أيني مسيحي نابي بسيري رنگو روي خلق بكين نابي سيري أو خلق أو كسب بكين بس زمانك قصة كاتن مذهبي سيا آيني سيا ديني سيا قوميتي سيا مهم أو إنسانة يعني لروانجي مروفايتي سيري بكين أخواش وبزانم هر أواي أويلا لو إنساني كامرو زور سباسان دكين بابەتی ڕۆژی دوایی بەگشتی و بەهشت و جەهەنەم بە تایبەتی ڕۆژی دوایی بابەتێکی گرنگە لە بۆ ئینسانی سەرزەوی چونکە وەکو مەوسانیش ئاماژەیان پێکرد ئێستا عەقڵەن و عیلمەن و لەڕووی دیانەتیشەوە مرۆڤی گەیشتە و قەناعەتەی خوایەک هەیە ئیدارەی ئەم گەردوونە دەکەم ئەو خوایە ئێمە دەگوازێتەوە بۆ قۆناغەکانی تری ژیان کە ناومە لێ ناوە یەوم القیامە یان یەوم الآخرە یان یەوم الدین هەر ناوێک لەو ناوانەی کە وەکو کاکفەهیم باسی کرد کە لا مشاحەتە فی الاصطلاح عقاب یان خۆشی جەنەت یان جەهەنەم بەهەشت یان دۆزەخ مادی و معنەویە لەلای ئێمە واتە هەم مادیەن هەم معنەویەن بەڵام ئەسڵ لە قیامەت معنەویەکەیە واتە ڕۆحەکەیە ئەم جەستەی مرۆڤ کە پێی بەخشراوە بەخششی خواییە خوای گەورە ئەم خەڵاتەی پێبەخشیوە هەم کو ئینسان جەستە هەم وەکو ڕۆح محافەزەکردن پاراستنی هەردووکیان گرنگە هەردووکی پێویستە ئینسان بیپارێزیتن قاعدەیەکی باس کرد کە کفایم ئەمنیش ئەو قاعدەیە دەڵێمەوە ئەسڵ لە بوونەوەر و لەگەڵ خودا خۆشەویستیە نەک بەهەشت و نوتی بەڵام تەبیعەتی شێوەیە پەروەردەکراوە پێویستی بە خۆشی و پێویستی بە ناخۆشیە ئێمە کە لە دنیا چاکە دەکەین قسەی باش دەکەین فکری باش دەکەین لێکدانەوەی جوان دەکەین بۆ ئەوەمانە نزیک ببینەوە لە ئەسڵی وجودە کە ذاتی ئەڵڵایە ئەوەیە بابەتەکە ڕۆحی ئینسان کە بەخشراوە بە مرۆڤ
جارێکتر خۆی دەباتەوە لای ئەسلی خۆی واتە ئێمە هەوڵەکەمان بۆ ئەوەیە بگەینەوە ئاستی ئەسڵەکەی کە پێ من بەخشراوە چکە ئینسان بە حکمی طینی خۆلی بە حکمی قوڕی زەوی ئەثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا ئینسان زۆر لەوە گەورەترە مردن یەکێکە لە قۆناغەکانی گواستنەوەی ئینسان ڕاستە لەکردنەمە لە ڕۆی دنیاوە ئەمە مردین ئەحباب ڕۆی گریان تازیە بەڵام بەنسبەت کەسەکە انتقالە إلى دار أعظم وإلى دار أكبر وإلى أنعم يعني لهموی بە هەموو ڕۆیەکەوە لە زەوی گەورەترە ئینسان کە ناو زەجیدایکیتی ڕۆحی هەیە بەڵام عالەمەکی ترە ئەگەر بچین بەو کەسە بڵێن یان دوو کەس بن لە ناو زەجیدایک بە یەکەشان بڵێن یەکەشان لێ زیابتۆ ئەوی تر بمینێتن بەو بڵێن کاکە ئەو چوویتە دنیایەکی زۆر گەورەتر لە ناو زەجیدایک و برای هەیە خوشی هەیە دایک و بابی هەیە مامی هەیە خزم و کەسی هەیە زمانی هەیە ڕەنگە ئەوەی لە ناو زەجیدایک زۆر تێنەگە دەڵێت چیە بابەتەکەمە مەسەلەکە تێناگە ئەمەش بەنسبەت ڕۆژی دوایی و بەهەشت و جەهەنەمیش فقط متشابهات و ئەلفاظە بەکاردەینی ڕەنگە زۆر لەو زەویە گەورەترە و زۆریش پان و بەرینترە قورئانیش دەتوانم بە هەمووتانیش بینیتان سێ بەشی باسی ئەو وەزعەیە بەڵام جاری وایە دەربڕینەکەمان ڕەنگە بە غەڵەتی بیتن ترسانەکەمان زیاد کردیە لەوەی خەڵکەکە زیاتر بگەڕێتەوە ئیشی باش بکە کاری چاک بکاتن لا هايني صابي من دا يا كان لبو أجرو أواني الفلسفة دي من دائي أو دو ركيزة من هي أو ركيزة زيادة الروحاني لمعنوي عالم ألبن دون هورا أولا نسرى لدين من دا يا كان زيادة شيء إنسانك شيء دكي لدنيا كدوايا أواني أو أعمالك يا أصفائي أو أعمالكم سوف تحاسب عليكم عند القيامة فإن السبب الدنيوي أو السبب الرئيسي لبو أعمالي أوان آخري فأوان هموي دنيا تقريبا لهوي آينا كان تقريبا هل اشتك وايد تقريبا هل لبو أجر وثوابك لهوي آينا كان تقريبا هموي وكيك بالنسبة آيني زو دەتوانە برێم سەدانەوە زۆر لە ئاینی ئیسلام نزیکە بە پێیەوەی پێغەمبەر موسا سەلامی خوای لێبێ دا ڕێنمایی دانایە خود دا ئامۆژگاری کەوای بریتین لە درۆمەکە دزیمەکە مرۆڤ مەکوزە بابرێن ڕێز لە جیران بگرە دایک و باوکت لەگەڵیان میهرە بابە تا ئەو ڕۆژەی دەژی لە دنیادا ئەو ڕێنمانەی دانێ لە بۆ ڕێنماکردنی مرۆڤ کەوتو بنەمانەتە بوو خدای گەورە لێت ڕازی دەبی ئیتر بەشەکانی تر دەگەڕێتەوە بۆ ئەو تر زۆر سپاس هەموو ئاینەکان خاڵی هاوبەشیان هەیە بەڵام جیاوازیەکە لە تەفاسیلە دەبی یاخود لە شێوەی دەربڕینە بۆیە دەبی سزا و پاداشت هەیە بەڵام ئەو سزا و پاداشتە لە شێوەی دەربڕینەکە نەبێت وەکو خستنە تەماح بەردەم کەسێک بڵێن ئەو کردداری خۆت چاک بکەت تەنها بۆ ئەوی پاداش وەگری یاخود کردداری هەڵەمەکە بۆ ئەوەی سزا نەدرێ یعنی لەبەرەوەی هەندێک جار دەبینی کە منداڵ گەورە ئەبێ لە سنووری خێزان و قوتابخانە دەرچێت تێکەڵ کۆمەڵگا ئەبێ کەسانێکتر دەبینی پابند نییە بە هەندێک کردار بۆیە لێرە ئەبێ فەلسفەیەکیش هەبێت لە دوای ئەو پاداشت و ئەو بڵێن ئەو پاداشت سزایە تەنها بۆ دوای مردن نییە بۆ ژیانیشە ئەو ئەرکی دایک و باوکە ئەرکی قوتابخانەیە ئەرکی کۆمەلگایە بۆ منداڵە بڵێ تۆ کردداری باش بکە بۆ ئەوەی شخصیەتێکی بەهێزت هەبێت لە ناو کۆمەلگاکە بۆ ئەوەی ڕێزت هەبێت لە ناو خەڵکدا ئەوەی شیانی لە فەلسفەی سزا و پاداشتەیە